گالوس بەڵێ بەڵێ خەتوو گالوس وریا بە کەسێ نەمان بینێ. جەنابی ئەدونیا لێرەن؟ بەڵێ ئەگەدەر بزانن کە گەورەم مەسیح وتی ئەم دنیاە هەر وەکو پردێکە کە ئێوە دەگەینێتە ڕۆژی پەسڵان کەوایە لێ تێپەڕبن و دڵی پێخۆش مەکەن. سامانی دنیا فریوتان نەدات و سەختیەکان ئیمانتان لەرزۆک نەکات. هەرچۆن بێ ئەم دنیاە تێپەر دەبێت واڕوا ئەوەی تا دوایی لەگەڵتان دەمێنێتەوە کردەوەی ئێوەیە. ڕاوەسم بزانم بۆ چۆ دەچن. چ خەبەرە؟ چ باسە؟ بۆواکەن چی خەومەوە؟ چی خەومەوە؟ قسە بکەم زانێن چ باسە؟ بۆ کوێ دەچوون؟ بۆ بەشداری لە کۆڕی مەسیحیەکان؟ بیانگرێن. ئەمە چ کارەکەیکەن؟ ئێوە پرسیارتان کرد ئێمە کەین؟ هەر کەس کە هەن ببن بیانگرێن. بەرمدان ئەمە درۆژکەی خاوەنشکۆ ماکسیمیلیان هەویشە خاتوهێلێن کچی فەرماندارێکە لەگەڵ منە. گالوس بەڵێ شتێک قەوماوە ئەمانە چیان دەبێت؟ درود بۆ خاتوهێلێن. ڕێگرەکان لە قەبرستان کۆبوونەتەوە ئێرە ناهێم ناخاتوون. ڕێگرەکان؟ بۆچی ماتەلن؟ قۆڵبەسەنکەن. خاتوهێلێن کچی خاوەنشکۆ دیۆکلێتیانوسن. درود بۆ خاتوهێلێن. داوای لێبوردنتان لێ دەکەم. دەکرێت بفەرمون بۆ کوێ دەچن؟ جۆرە پرسیار دەکەن کە دەڵێی تێپەڕین لە دارستان قەدەغەیە. لە تاوان من خۆش بن خاتون. ئەرکێکی گرانیان لەسەرشان داناوین. هاتنی ئیمپراتۆر نزیکە. بێشەرمی بەسە لەگەڵ من قسە بکە. تۆ پلۆپایەکی واد نییە کە لەگەڵ کچی خاوەنشکۆ دیۆکلێتیانوس قسە بکەی. ئەم ڕێگایە بۆ کوێ دەڕوات؟ یان ئێوە نازانن؟ ئەگەر بمزانی بایە لە تۆم نەدەپرسی. ئەم ڕێگا بۆ کوێ دەچێ؟ قەبرستان. قەبرستان؟ ڕێگای ئەوەی ڕقیم لە کەم لایە. خاتوهێلێن بۆ دیتنی هاوسەریان دەڕۆن بۆ ئەوێ. خاوەنشکۆ ماکسیمیلیان چوونەتە سەردانی ڕایەتەکان. هەر لەم ڕێگاوە کاتون بگەڕێنەوە لە بەردووی ڕێیانەکەدا بەرەو ڕاست بڕۆن. بەمە دەڵێن وەڵام ڕۆ ناولاوە. دەتانەوێت چەند کات بووە پاراستنتان لەگەڵتان نابنێرم؟ نا نیازێکمان نییە. هی یارمەتی بدەن دەور لێداتەوە. بەڕێکەوی. هی بڕۆن. هی بڕۆن. ڕێکەوە. زان دەنگێکی نەویست؟ نا دەنگێک نایەت؟ نانە.
تیراوێژەکان ئامادە بن. ئامادە بن. ڕوو لەوان. بێندەن. ڕوومیەکان سەربازانی ڕوومی سەربازانی ڕوومی بێرش بەرن. بێرش. بڕۆنە پێشەوە. بڕۆن. بڕۆن. بیا کوژێ بیانگرێ تیرا پێوەنە بێرش. بڕۆن دەی. بڕۆنە پێشەوە. نێڵە کەسێ دەرچێ. نێڵە کەسێ دەرچێ. بڕۆن. بڕۆن دەی. کەسیان دەرنەچێ. بڕۆن دەی. هەڵبەستان کەن. هەڵبەستان کەن. لەگەڵ براکانت وا بجوڵەوە کە پێت خۆشە لەگەڵ تۆ بجوڵێنەوە. لە کاتی تووڕەیدا تووڕەی خۆت ڕاگرە، خراپەکانیان بە خراپە وەڵام مەدەوە، چونکە ئەمە شێوازی خراپترین جانەوەرانە. ڕوومیەکان هاتن. یامینوس بڕۆ بڕۆ ڕامۆستا یامینوس بڕۆ ڕامۆستا بڕۆ حسن برون زوبن
يا من يا عيسى يا من المقدس بخوت يا من المقدس يا مورا يا عيسى يا عيسى برادو يا عيسى مسيح تورا الدنيا كامية لا توي برسي الدنيا كامية عيسى داری بیت ئارام بە كوايا الدنيا مبلغ أتوي ما قولانا لقلي بجولانوا خزنەیەکی زۆر پڕبایخە بێگومان لەبەر ئەم کارە خەڵاتێکی باشمان پێدەدەن وەرن بیبەن بڕۆنەی بڕۆ هوشیار بە کەس دەرنەچێ ئیدی نیازێکمان بە تۆ نییە بڕۆون بە بیان هێنن بڕۆنە پێش دای زوبان ئەو ترساوە دەزانم ئەشکەنجەی زۆر کراوی ئەگەنا هیچ قسەیەکت نەدەکرد خدای گەورە بتبەخشی ئەمنیش ببەخشیە کە ئەتۆم تووشی ئازار کرد بڕۆن ئاماوەسن خەیانەت وەرە دەکەوین وەرەکەون برۆ بڕۆ پێش برۆ ئاماوەستا بڕۆ پێش سوکەن
بیکەنەوە سڵاو لە خاوەنشکۆ جەنابی تەلمیخا لە ماڵن لە ماڵم فەرموو سەلام کچم بابل لە ماڵە چ بووە یومانیس ئەدونیایان گرتووە ای خدا گیان ئەدونیای پیاوچاک ئەخ یا مەریەمی مقەدەس دەبێ کارێک بکەین وابزانم کار لە کارترازا بێ بریا ماکسیمیلیان لێرە بایە مەگەر ئەو نەیدەزانی کە ئەمڕۆ ئەدونیا مەسیحێکانی بۆ کۆبوونە و بانکێشتن کردووە ئەگەر زانیبای خۆ نەدەڕۆیی بەهەرحاڵ دەبێ حەولی خۆمان بدەین لەعنەت لەم ئەمپراتورە کەم گشتە مرۆڤە دەبێ بنە قوربانی پێ و قەدەمی ناوبارەکیە و هەواڵگەلێکی خراپم بۆ ئاغایان هەیە درود بۆ خاوەنشکۆ ئێوە شاگەدارن جنابی یومانیس لێوێ بوون دەی چی بووە جگە لە چەند کەس کە هاوڕێی من لەوێ هەڵاتن باقییان قۆڵبەست کردن تەنانەت ئەدونیاش یای سەدنی مەریەم کاری بکەن بۆ لێرە ڕاوەستاون لە کەسێک کارێک بەرنایە جگە لە دیۆکلیتیانوس چ کەسێک دەتوانێت فەرمانی ئەو هەڵوەشێنێتەوە من ئەم فەرمانە هەڵدەوەشێنمەوە چونکو ئەو دەبێ ئەدۆنیا ڕزگار کات ئەزانی دەڵێ چی هێلێن بەڵێ بە کوژانی خاتونە هێلێن هەموو کارێک جێبەجێ دەبێ هەم ئادونیا ڕزگار دەبێت هەم باقی مەسیحەکان بەڵام مردن باشتر لەم ژیانەیە ئێوە ئەم ژیانە لە مردن بە باشتر دەزانن ئەگەر بە مردنتان هەنگاوێکی بە کەڵک هەڵدەگرن عیبێکی نییە بەڵام وا دەزانن کە بابتان جۆ بۆ قسانەیەوە دەدا یانی ئێوە ئەو باش ناناسن یا ئەگەر بزانێ بیر و باوەڕیەوە چییە بێشک تاوێک دەرفەتان پێنادا ئەی بێدەنگ بین و شایەتی مردنی دۆستانمان بین نا سەبرکەن تا مەکسیمیلیان بێتەوە پاشان بڕیار دەدەین منیش دوورادوور قازی دەناسم خۆی بە قەرزداری من دەزانێ هیوادارم بتوانم کارێک بکەم من دڵنیام کە دەچۆ قەبرستان بەڵام بە دیتنی سەربازان قسەی خۆی گۆڕی حازری شایدی بدەی شایەتی لەکوو لەلای ئیمپراتور وتەن ئیمپراتور بەڵام ئەم شایتانە دەتوانێ ئەرێ کاتە شایەتیەکان زۆر بوو بە کەڵک دەبێ من قسەگەری دیکەشم هەیە وا باڵگەگەری دیکەشم وە دەست خستووە کاتێ ماکسیمیلیانمان دەخاشتا تۆ پاداشی خۆت وەردەگریت من دۆستیان لەبیر ناکەم هەرچیەوە فەرمونون من دەبێت لە ئاهەنگی قوربانی ئەمڕۆدا بەشداری بکەم دیۆکلیتیانوس دەیەوێت بۆ دوورکردنەوەی مەترسی لە ئەمپراتور بۆ ئاپۆلۆن قوربانی بکات هەواڵی قۆربەستکردنی ئادۆنیاش بەوە دەم تۆ بڕۆ سەرەوەخت ئادۆنیاوە ئەو دەبێت قسە بکات زۆر شت دەزانێت تەنیا ئاگادار بە نەتبینن بەسەر چاو قوربان